وبركاته. أمولا بخير بين مامۆسایان كان وبرایان بەتێکمان ئەو بابەتەی ئامادە کردووە براو خوشکانی بەڕێز بەناونیشانی مسڵمانانی بۆڕما هەرێمی عێراقان لە نێوان دەستە پارچەی مسڵمانان و بێویژدانی زلهێزاندا. ئەو بابەتە من لە دوو تەوەردا پێشکەشی ئێوەی دەکەم وەکو هاوخەمی دەربڕین و پشتیوانیکردنێکی معنەوی لەو خوشک و برا مسڵمانە مەزلومانەمان کە لە هەرێمی عێراقان لە وڵاتی بۆڕما کە میانماریشی پێدەگوترێت جینۆساید دەکرێت. لە تەوەری یەکەمدا هەندێک زانیاریتان دەخەمە بەرچاو لەبارەی ئەو جینۆساید و مەرگە ساتەی کە مسڵمانانی هەرێمی عێراقان لە وڵاتی بۆڕما لە سەردەستی ڕژێمی میانمار ڕوبەڕووی دەبنەوە و لە تەوەری دووەمیشدا ئەوە دەخەمە ڕوو کە پێویستە چی بکەین و چۆن بکەین. تا دەمەوێت ئەوەتان پێ بڵێم برا خوشکانی بەڕێز، ئێمە کە ئێستا لەم ڕۆژانەدا باس و خواسی گەرمی دەرکردن و ڕاوەدوونان و ماڵ و حاڵ سووتێنران و ئەنجار ڕەشە کوشکرانی مسڵمانانی بۆڕما دەبیستین، یادی کیمیایی باران و پرۆسەی ئەنفال و دێهات ڕاگوێزرانی ئەم هەرێمەی خۆمانمان دەکەوێتەوە یاد. دا کوردەواری خۆمان دەڵێن بە سەد حەکیم بەقەد دەردەدارێک نازانن. ئێمەی میلەتی کوردی مەزلوم چ لەم بەشەی کوردستاندا چ لە بەشەکانی دیکەدا کە ئێستا لە باکووری کوردستانیش مەینەتی زۆر هەیە، لە ڕۆژهەڵاتیش هەیە و لە ڕۆژ ئاواش هەر هەیە. ئێمە وەکو نەتەوەی کورد زۆر چاک دەزانین دەردی مەزلومیەت چۆنە، زۆر باش دەزانین ئازاری مەزلومیەت و ستەمدیدەیی، ماڵوێرانکران و ماڵ بەسەردا سووتێنران و دێهات ڕاگوێزران و دەربەدەرکران و ناچاری کۆچ و کۆچبارکران چۆنە. بۆیە زۆر شایستەی ئێمەیە وەکو گەلێکی مسڵمان لە هەموو ئاستەکاندا هاوخەمی و هاودەردی لەگەڵ هەر مەزلومێکدا دەرببڕین لە هەر گۆشە و کەنارێکی دنیادا. جاگەر مسڵمانانن لە هەرێمی عێراقان لە میانمار، ئەگەر نامسڵمانانن لە هەر شوێنێکی دیکەدا، ئێمە وەکو میلەتێکی مسڵمان کە بەشێکن لە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، یەکێک لەو بەها بەرزانەی کە شانازیان پێوە دەکەین ئەوەیە کە دەبێت لەگەڵ مەزلومدا بین و دژی زوڵم بین. مەزلومەکە هەر کەسێک بێ و زاڵمەکەش هەر کەسێک بێ. بە هەندێک زانیاریتان بخەمە بەرچاو بە کورتی. یارە وڵاتی بۆڕما ئێستا میانماری پێدەگوترێت، کاتی خۆی بۆڕمای پێگوتراوە، هەرێمێکی لێ هەیە بە ناوی عێراقان، خەڵکێکی لێ بە ناوی ڕۆهینگیا یا ڕۆهینگا کە ئەوانە مسڵمانن. مسلمانەتی لە ساڵی 1970 زاینی لە سەردەمی هاڕونە ڕەشیددا چۆتە وڵاتی بۆڕما. ئەویش بەهۆی بازرگانە مسلمانەکانەوە کە هەندێک دەڵێن لەوێ کەشتەکەیان مەحتەر بووە و لەو وڵاتە دابەزیون، ئەوانی کە دەربازیان بووە سەرنجام ئەوانە بوونەتە هۆی بڵاوبوونی مسلمانەتی لەوێ. جوگرافیای وڵاتی بۆڕما یاخو میانمار لە باکووری ڕۆژهەڵاتیەوە وڵاتی چینە، ئەگەر لەسەر نەخشە تەماشای بکەن، لە باکووری ڕۆژ ئاوایەوە هیند و بەنگلادیشە و لە خواریشیەوە خەلیجی بەنگاڵ و ئۆقیانوسی هیندیە. دیارە ژمارەی دانیشتوانی ئێستا هی بۆڕما 55 ملیۆنە کە لە ساڵی 1970
430ەوە 1430 زاینی یەکەمین دەوڵەتی ئیسلامی تێدا دامەزرێنراوە. دامەزرێنەرەکەی ناوە پێشوەکەی بەر لەوەی مسلمان بێ نەرامەخیلە بووە، بەڵام دوایی ناوی لە خۆی ناوە سولەیمان پاشا. ئەو دەوڵەتە ئیسلامیە بەردەوام بووە ساڵی 1940 48 پادشای لەسەر کورسی حکمڕانی بەردەوام بوون هەتاکو لە ساڵی 1984دا پادشای بوذی بۆڕمی بەناوی بۆ داوبایە ئەو وڵاتەی داگیر کردووە و خستوێتە سەر دەوڵەتەکەی خۆی. ئیدی لەو کاتەوە بەڵکو لە ساڵی 1550 زاینیەوە چەوسێنرانەوەی مسلمانان لەوێ دەستی پێکردووە. دیارە لە ساڵی 1962 ئەوە کە دەستی پێکرد شەوسانەوەی مسلمانانی عێراقان، مسلمانانی ڕۆهینگیا، لە سەردەستی جەنەڕاڵ نیۆن کە کودەتایەکی عەسکەری کرد لە بۆڕما و دیارە هەڕێمی عێراقانیش هەر لە زیمنی ئەو دەوڵەتەدا بوو، دەستی کرد بە چەوسانەوەی مسلمانان و لە ڕۆژگاری ئەودا بۆ یەکەمین جار 300,000 مسلمان بەرەو بەنگلادیش دەرکرا. دیارە ژمارەیەکی زۆریشان لە ڕێگە لێ مردن. لە ساڵی 1970 500,000 لێ دەرکرا، 9 ملیۆن، کە 40,000 لە ڕێ مردن و خنکان. لە ساڵی 1970 150,000 لێ دەرکرا. لە ساڵی 1991 500,000 لێ دەرکرا. سەرجەم 3 تا 4 ملیۆنیان لێ دەرکرا لە وڵاتی خۆیان، لە زێد و نیشتیمانی خۆیان. تەنیا تاوانیشان ئەوە بوو کە مسلمانن. ئەو زانیاریانی کە من پێتان دەڵێم بە زۆری ئەو زانیاریان کە نەتەوەی گرتوەکان ڕاگەیاندوون. نەتەوەی گرتوەکان برایانی بەڕێز و خوشکانی بەڕێز لە ساڵی 2013دا ڕایگەیان شەوساوەترین کەمینە لەسەر ڕووی زەوی مسلمانانی ڕۆهینگیان، شەوساوەترین کۆمەڵە بەشەر لەم سەرزەویە هەبن کە لە هەموو ڕێکەوە دەسەوسێندرێنەوە مسلمانانی ڕۆهینگیان. ئەگەر هەندێکتان بۆ باس کەم ئەوانە چۆن دەسەوسێندرێنەوە ڕەنگە هەندێک کەس نەزانێت، باشە چیان لێ دەکرێت؟ تەنیا دەکوژرێن و تەنیا دەردەکرێن؟ نەخێر، دەردەکەیان زۆر لەوە قورسرە. جارێ پێش هەموو شتێک لە ساڵی 82ەوە مافی هاوڵاتیەتیان لێ سێنراوەتەوە. یعنی وەکو هاوڵاتی مامەڵیان لەگەڵدا ناکرێت، بەڵکو وەکو میوان مامەڵیان لەگەڵدا دەکرێت. بۆیان هیچ پۆستۆکی حکومیان هەبێ، هیچ پۆستێکی ئیداریان هەبێ، لە سلکی عەسکەری و شورتە و ئەوانەدا بەشدار بن. ئەوە یەک. پاشان بە زۆرەملی کاریان پێ دەکرێت لە سوپادا، چ شەڕیان پێ بکرێت، چ کاری سۆغرە و بێگاری دیکان پێ بکرێت. منداڵەکانیان کوڕکچەکانیان لە خوێندنی باڵا قەدەغە دەکرێن، هەتان سەرەتایی و ناوەندی ئەوانە دەخوێن، بەڵام دوای ڕێگایان نادرێت درێژە بە خوێندن بدەن. لە هەموو پۆستە حکومیەکان بێبەش دەکرێن، ڕێگایان نادرێت سەفەر بکەن بۆ دەرەوەی وڵات. و هەر کەسێک تەنانەت بۆ سەفەری حەجیش هەر کەسێک سەفەر بکات سزاکەی زۆر توندە، ئەگەر کوشتن نەبێ ماوەیەکی زۆر دەگیرێ. ڕێگایان نادرێت هیچ کەس بکەنە میوانی خۆیان، هیچ ماڵێک بۆی نییە ئەوی دیکە بکاتە میوانی خۆی ئەگەر براو خزمیشان بن. ڕێگایان نادرێت هاوسەرگیری بکەن، ئەوانش کە هاوسەرگیریان کردو نابێت لە 2 منداڵ زیاتریان هەبێت، ئەگەر نا عوقوبە و سزای توند چاوەڕێیان دەکات. ئەوەی کە لەم ڕۆژانەدا ڕوویداوە بۆیە دنیا زۆر وروژاوە، ئەوەی کە لەم ڕۆژانەدا ڕوویداوە، ڕۆژنامەی شەرق الئەوسەط ژمارە 14163 ژمارەی پێرێ، 7/9 بتر پێرێ 2017 هەر لەم ماوە نزیکەدا 6334 کەسیان لێ کوژراوە، 8349 بریندار، 23250 خانوو سووتێنراوە، 335,000 کەس بێجێ و شوێنە، 145,000 کەس بە ئاوارەی گەیشتونە بەنگلادش، 190,000 کەس چاوەڕوانن لەسەر سنوور، 241,000
66 عائلە گەیشتونە بەنگلادش. شتی دیکەشەیە کە نامەوێت لێرە باسی بکەم، تەعدا و زوڵم و دەستدرێژی زۆر قێزەونانە و بێمەعنا کە لەو موسڵمانانە دەکرێت. لەوانەیە هەندێک کەس بڵێ ئەوانە ڕەنگە زۆر کەم بن یاخود ئەندازەیەکی وا بن حسابیان بۆ نەکرێت. بۆ زانیاریتان ئەمە سەرژمێری نەتەوە یەکگرتووەکانە کە سندوقی نەتەوە یەکگرتووەکان بۆ دانیشتوان ئەمەی بڵاو کردوێتەوە. ئەو وڵاتە ئێستا دوای ئەوەی کە 3 ملیۆنیشیان زیاتر لێ دەرکراون 187 لەدایەنەوەی بوذاین، 106 لەدایە 2 مەسیحین، 104 لەدایە 3 مسلمانن و 101 لەدایە 6 خەڵکی دیکەن بتپەرست و ئەوانە. تەوەری دووەم کە ئەوە چەند زانیاریەک بۆ بەرچاوڕوونی ئێوە، هۆکار و هەڵوێست. یەکەم هۆکاری ئەوە چییە؟ دووەم ئێمە دەبێ هەڵوێستمان چۆن بێت. جارێ براو خوشکانی بەڕێز، ئێمە هەر کاتێک بەڵایەکمان بەسەر دێ بەر لەوەی دەستی چەوری خۆمان بە خەڵک بسڕین پێویستە گلەی لە خۆمان بکەین. خوای پەروەردگار دەفەرمێ وما ئەصابەکم من مصیبەت فبما کەسەبەت ئەیدیکم ويعفو عن كثير. هەر بەڵایەکتان بەسەر دێ کردەی دەستی خۆتانە و زۆر جاریش خوا لێ دەبورێ و چاپۆشی دەکات. بۆیە ئەوە دەڵێم ئێستا موسڵمانان کە لە بۆرما جینۆساید دەکرێن، قەتڵ عام دەکرێن، دەستدرێژیان دەکرێتە سەرێ، دەستدرێژی جۆرا و جۆر، کەچی موسڵمانان دەستە پاچەن ناتوانین هیچیان بۆ بکەین، ئەوە خەتای خۆمانە. بەر لەوەی خەتای ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتووەکان و زلهێزانی وەکو ئەمریکا و رووسیا و هیند و چین بگرین، دەبێت خەتای خۆمان بگرین. ئەوە خۆمانین کە ناتوانین بەرگری لە خۆمان بکەین، چ لێرە لە کوردستان بە هەموو بەشەکانیەوە، چ لە فەڵەستین، چ لە میانمار. موسڵمانان دەبێت پێش هەموو کەس خەتای خۆیان بگرن. خواوامان پێدەفەرمێ هەر بەڵایەکتان بەسەر دێ کردەی دەستی خۆتانە. خوای پەروەردگار پێمان دەفەرمێ وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. ئێوە لەسەرەوە دەبن ئەگەر بڕوادار بن، کە دەکەوینە ژێرەوە دیارە نوقسانی لە ئیمانماندا هەیە. خوا پێمان دەفەرمێ ولله العزة ولرسوله وللمؤمنين. عیزەت واتە باڵادەستی هی خوا و پێغەمبەرەکەی و بڕوادارانە. کاتێک باڵادەست نابین و بندەست دەبین دیارە ئێمە خەلەل لە ئیمان و موسڵمانەتیماندا هەیە. ئەوە هۆکاری یەکەم دەگەڕێتەوە بۆ خۆمان. هۆکاری دووەم خوای پەروەردگار هەواڵی پێداوین لە سوورەتی ئەلمائیدەدا پێمان دەفەرمێ لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا. ئێوە دەبینن کە سەرسەختترین دوژمن بۆ بڕواداران جوولەکەکانن و هاوبەش بۆ خوادانەرانن، بتپەرستەکانن. دیارە بوذیەکان بتپەرستن، ئەهلی شرک و وەثەنیەتن، کەواتە ئەوانە ناحەزی ئەهلی ئیمانن. سەرسەختترین دوژمنی ئێمە جوولەکەیە و پاشان بتپەرستان و هاوبەش بۆ خوادانەران. ئەڵبەتە جوولەکە هەمووی نا، ئەوانەی کە دژاتی دەکەن و بتپەرستانیش هەمویان نە، ئەوانە کە دژاتی دەکەن. لەبەرەوە من لێرەوە بە ئێوە خوشکبرایانی ئامادە لێرە لە دەرەوە و هەر کەسێک کە گوێی لە دەنگبانەت ئەوەتان پێ دەڵێم کە ئێمە وەکو ئەهلی ئیسلام دینەکەمان ڕێمان نادا ئیعلانی دژایەتی بکەین بەرامبەر بە خەڵکێک لەبەرەوەی کە کەمێکیان دژایەتیمان دەکەن. بوذیەکان زیاتر لە ملیارێک بەشەرن. ئایا ئەو ملیار بەشەرە هەمووی خڕبۆتەوە بۆ دژایەتیکردنی موسڵمانانی ئیقلیمی عێراقان لە بۆرما؟ نەخێر، ئەوە ڕژێمی بۆرمایە کە بەداخەوە سەرۆکەکەشی ئافرەتێکە کە کاتی خۆی خەڵاتی نۆبڵی ئاشتی پێدراوە لە ساڵی 1991 کە ئێستا لە بەریتانیا خۆپێشاندان و ئیمزاکۆکردنەوە دەکەن بۆی ئەو خەڵاتەی لێبستێنەوە، چونکە خۆی کردە بە کەڕەی شەربەت لەو هەموو زوڵمەی کە لە وڵاتەکەیدا دەکرێت لەو کەمینە موسڵمانە. کەواتە ئێمە دەبێت ڕووی ڕەخنەمان لەو کەسە بێ کە زوڵمەکە دەکات و ئەوەی کە تەییدیشی دەکا و ئەوەش کە لێی بێدەنگە، بەڵام کەسێک کە پێی ڕازی نییە
بۆ وێنە دەلای لامە زەعیمی ڕوحی ژمارەیەکی زۆر لە لەوانەی ڕۆژهەڵاتی ئاسیا لە ڕۆژنامە شەرقی ئەوسەد بڵاوی کردبەوە کە من زۆر زۆر دڵتەنگم زۆر زۆر خەمبارم بەو زوڵمەی کە لە مسڵمانان دەکرێت. و هەروەها لە ئەمریکا لە بەریتانیا لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی دیکەی دنیا لە ڕۆژهەڵاتی ئاسیا ئێستا کە هەڵوێست دەنوێندرێ هەموو ئەوانە جێی پێزانین و جێی دەستخۆشی و جێی سوپاس و تەقدیرن. ئێمە دەبێت لەیمان لەو کەسە بێت کە زوڵم دەکا نەک خەڵکی دیکە بە ئاگری ئەوانەوە بسووتێنی. هۆکارێکی دیکە بڕێتیە لە کەمتەرخەمی دەوڵەتانی ئیسلامی. دیارە باسی مسلمانانم کرد بەگشتی، بەڵام دەوڵەتانی ئیسلامیش ئەو قەوەرە سیاسیانەی کە هەن بەداخەوە دەڵێن بەداخەوە کە هەڵوێستێکی وایان نییە تۆزێ ڕووی سپیکەرەوە بێت، نیشانەیەکی پرسیاری گەورەیان خستۆتە سەر شەهامەت و غیرەتی خۆیان. ئەگەر ئەو ڕژێمە کافرە لەوانە ڕانەبینێ لەو دەوڵەتە ئیسلامیانە بە هەموویانەوە دەڵم بە دەوڵەتانی عەرەبی و غەیرە عەرەبی لەوان ڕانەبینێ ئاوا ناکات. هیچ کەسێک ناتوانێت زوڵم لە کەمینەیە بکات کە خەڵکێک هەبێ بەرگری لێ بکا و دیفاعی لێ بکا و لەسەری وەدەنگ بێت. بەڵام بەداخەوە خوێنی مسلمان لە هەموو کەس هەرزانترە و بەداخەوە مسلمانان کارێکیان بە خۆیان کردووە کە لە هەموو کەس بێکەستر بن. حقیقەت دەمەوێت لەبارەی هەڵوێست دەربڕین بۆ مسلمانانی عێراقان بۆرما ئەوەش بڵێم کە زۆر جێی سەرنجە جێی تێبینیە کە دەبیستین جاروبار هەندێک کەسایەتی هەندێک ڕاگەیاندنکار هەندێک کەس لە هەندێک دامەزراوە و دەستگای فەرمی ئەم هەرێمە نەک هەر هاوخەمی دەرنابڕن، نەک هەر پشتیوانی لەو مسلمانە مەزڵومانە ناکەن، بەڵکو دەشیانەوێ پینە و پەڕۆ بکەن، تەویل و تەویلکاری بکەن بۆ ڕژێمی بۆڕما. خوا عیب نییەوە، شەرمەزاریە. ئەوە وەکو کوردەواری دەڵێن داوەشانی دەوێت. ئەوە ئەتۆ مەزڵوم لە هەر شوێنێک بێت و هەر کەسێک بێت دەبێت دیفاعی لێ بکەی، چ جای برای دینیت بێ. باشەوە تۆ خۆت بە مسلمان نازانی کەیفی خۆتە، بەڵام خۆ مرۆڤن ئەوانە. خوای پەروەردگار پێمان دەفەرمێ وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين. بۆچی لە پێناوی خوا و لە پێناوی چەوسێنراواندا ناژەنگن؟ مستضعفین ئەلیف و لامی تعریفی لەسەر جنسی مستضعفین و چەند چەوساوان دەگرێتەوە. مسلمان بن یا نامسلمان، ڕەشپێز بن یا سپی پێست، لە هەر گۆشە و کەنارێکی دنیا بن. مسلمانان دەڵێن، زانانی ئیسلام دەڵێن ئەگەر دەوڵەتی ئیسلامی دەسەڵاتی هەبێ دەبێت لە هەر شوێنێکی دنیا مەزڵومێک هەبێ بەرگری لێ بکە، نابێ بێ لە زوڵمی لێ بکرێت، مسلمان بێ یا نامسلمان. خوا ئەم دنیای داناوە مرۆڤەکان بە ڕێز و حورمەتەوە تێیدا بژین، وەکو مرۆڤ تێیدا بژین. هیچ کەس نابێ ئەوی دیکە بسەوسێنێتەوە، نەوەکو تاک، نەوەکو بنەماڵە، نەوەکو حیزب، نەوەکو نەتەوە، نەوەکو ڕەگەس. کەواتە ئەتۆی مسلمان، ئەتۆی خۆ بە مسلمانزان بەلای کەمەوە ئەگەر بەرگریش ناکەی لەو زوڵم مستەمەی کە نەتەوەیە گرتوەکان دەڵێ. نەتەوەیە گرتوەکان لە 4 ساڵ لەمەوە پێش گوتوێتی چەوسێنراوەتین کەمینە لەسەر ڕووی زەوی ئەو مسلمانانەی بۆڕمان. کەسی لێرەوە تۆ بێنی تەپڵ دەهۆڵ بوکتی بۆ ڕژێمێک کە هیچ منەتی بە تۆ نییە و بە هیچیش نازانێ. بەڕاستی ئەوە شتێکی زۆر عیب و شوورەیە. و لێرەشەوە دەڵێم دەبوایە لێرە ئێمە وەکو ئەم هەرێمە هەرچەندە هەرێمێکی بێسەروبەر و بێسەروبەری زۆری تێدایە، خوا پەناماندا و وەزعەکەمان بۆ شاکە، بەڵام وەکو چۆن جارجار لەسەر شتی دیکەی زۆر بچووک نەفەرێک لە شوێنێک دەبرێت تەعزیەنامەی بۆ دەنێرین، هاوخەمی لەگەڵ دەردەبڕین. وەڵاهی وا لە ئێمە دەوەشایەوە کە بەرگری بکەین بەلای کەمەوە بە پەیامێک، بە بەیانێک، بە هەڵوێست دەربڕینێک کە ئێمە وەکو هەرێمێکی مسلمان نشین، وەکو هەرێمێک کە میلەتێکی دێمە ناوی گەلی کورد، کە گەلی کورد چەوساوەی زۆر بینیوە، زۆر چاک دەزانێت تامی چەوسێنرانەوە و ماڵ و حاڵ بەسەردا کاولکران چۆنە. دەبوایە هەڵوێستێکمان هەبێت.
ئێمە گلەی دەکەین دەڵێن کاتی خۆی ئێمە ئەنفال کراین کیمیای باران کراین دێهاتمان ڕاگوێزرا ماڵوێران کراین خەڵک بەرگری لێ نەکردین عرب دەڵێن لا تنهى عن خلق وتأتي مثله عار عليك إذا فعلته عظيم خەڵک قەدەغە مەکە لە ڕەوشتێک و خۆشت هەروە بکەی ئەگەر نەعیبێکی گەورەیە ئەگەر ئەوەت پێ خراپ بووە بۆ خەڵک کە کاتی خۆی دیفاعی لە ئێمە نەکردووە ئێستا بۆ خۆشت بۆ هەرە هەماشت دووبارە دەکەیەوە ئێمە ئەگەر وەکو مسڵمانیش پشتگیری و هاوکاری مسلمانانی بۆڕمان ناکەین پشتگیری و هاوکاری معنەوی سیاسی ئیعلامی باوەکو مرۆڤ ئەوانش مرۆڤن خوا لەسەر زەوی دایناون خوا دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ڕێزمان لە وەشەی ئادەم گرتووە هەموو مرۆڤەکان حەقیانە ڕێزیان لێ بژێرێ بە حورمەتەوە بژین دەرنەکرێن جینۆساید نەکرێن قەتڵ عام نەکرێن بەرپرسیارەتیمان چییە؟ بەرپرسیارەتیمان برا خوشکانی بەڕێز ئەوەی ئێمە ئێستا لە دەستمان دێ بەداخەوە کە دەوایە زیاترمان لە دەستات وایە بەرپرسیارەتیمانەوەیە کە ئێمە ناڕزایی دەرببڕین هاوخەمی دەرببڕین و پاشان ڕای بگەێنین کە ئێمە وەکو بەشێک لە خەڵکی کورد گەلی کورد ئێمەش لەگەڵ ئەو برا مەزلومانەی خۆمان داین لەگەڵ ئەو خەڵکە مەزلومە داین بەرگریان لێ دەکەین ڕەخ نەدەگرین لەو ڕژێمە کە دەیان شەوسێنێتەوە دوعای خێریان بۆ بکەین و چیدی کەشمان لە دەسات بیکەین بەڵام ئێستا ئەوەش هەر باشە ما لا يدرك كله لا يترك جله أو بعضه لە کۆتاییدا من دەڵێم ئێمە وەکو گەلی کورد زۆرشمان بەسەر هاتووە دەردەسەریمان زۆر بینیوە ناڕەحەتیمان زۆر بینیوە چەندمان پێخۆش بووە ئەگەر کەسێک نووسەرێک مەقالەیەک بنووسێ بۆ پشگیری لە ئێمە من لە یادمە یەکێک کتێبێکی نووسی بوو الأكراد يتامى المسلمين كردكان هەتیوی مسلمانانن وەکو بڵێ بێبابن ئەو کاتە هەموو پێمان خۆش بوو بە عەلمانی و ئیسلامی و هەموو لایەکەوە حەقیقەت ئێستا ئەو خەڵکەش لەوێ کە چەند ملیۆن مرۆڤێکن کە هەندێک دەڵێن بۆ زانیاریتان هەندێک دەڵێن سەتادەی ئەو وڵاتە مسلمانە هەندێک دەڵێن 106 و هەندێک دەڵێن 104 بەڵام هەر فترە لیان کەم کردن و دەریان کردوون هەرچۆن بێ ئەگەر یەک مرۆڤیش بێت یەک مرۆڤیش بێ خوا دروستی کردووە ڕێزی لێناوە و ئێمە بە هاودەردی لەگەڵ دەربڕینی و پشگیریکردنی سەروەریەکی دینی بۆ خۆمان تۆمار دەکەین و سەروەریەکی دنیایش بۆ خۆمان تۆمار دەکەین وەکو گوتم جێی خۆیەتی کە لە هەموو ئاستەکاندا ئێمە ئەو قەزیە تەبەنی بکەین وەڵاهی زۆر ناشیرینە هەموو دنیاوە دەنگ بێ کەسی میلەتێک کە بۆ خۆی زۆری مەزڵومیەت بینیوە زۆر چەوسێنرانەوەی بینیوە جینۆسایدی بینیوە کیمیای بارانی بینیوە خۆی لێ بکاتە کەڕەی شەربەت لە ئاستی حکومی و لە ئاستی بەرپرسان و لە ئاستی حیزبی و لە ئاستی جەماوەری بۆیە ئێمە وەکو بەشێک لە جێبەجێکردنی ئەرکی سەرشان هەڵساین بە سازکردنی ئەم گربوونەوەیە و من زۆر سپاسی مامۆستایانی بەڕێز دەکەم و ڕیسپیانی محتەرم خوشکان و برایان ئەوانەی لێرن ئەوانەی لە دەرێن هەموو ئەوانەی کە جویان لە دەنگمانە خوا پاداشتی هەموو لایەکداتەوە ئەوە ئیشاءالله پارسەنگێکی قورس دەبێت لە تەرازووی حەسەنات و چاکەکانماندا خوا بە لوتف و کەڕەمی خۆی دەروی خێر لە موسڵمانانی بۆڕما و لە موسڵمانانی فەلەستین لە موسڵمانانی یەمەن لە موسڵمانانی لیبیا و لە موسڵمانانی کورد لە ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا و باشووریش و لە هەموو کەسێکی مەزڵوم لەو سەرجەی و خوا دەروی خێری لێ بکاتەوە بە مافەکانی خۆیان بگەن زوڵم مستەمیان لەسەر لابشێت آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته